دیارترین ئەو شیرنیانەی کە سەبوونیان هەیە لە ناوەندەکانی شیرنی فرۆشتندا چێت چۆنەتی ئامادەکردنیان جۆرە جیاوازەکانیان بەکارهێنانی فستق و باەم و گوێز و ئەم بابەتانە لە کاتی ئامادەکردنی شیرنەکان و لە دواتریشدا کە شیرنەکان ئامادە دەکرێت وەکو دیمەنێک یاخۆت بەسەر شیرینەکەدا دەکرێت هەندێک جار هەر لە خودی ئێمانە خۆیان شیرنەکانی دروست دەکرێن گفتوگوێن بابەتە لەگەڵ شێف ڕێباز عەلی دەکەم کە ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵمانە شێف سڵاوت لێ بێ بەیانیت باش سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی با سەرەتا بەگشتی باسێکی شێوازی دروستکردنی شیرینیمان بۆ بکە شێف. سڵاو ڕێز بۆ جەنابتان بەیانی و باش هیوادارم ئەم کاتێکتان هەرخۆشی بێت. دروستکردنی شیرینی سەرەتای مێژووی شیرینی لە سلێمانیا گەڕێتەوە بۆ زیاتر لە 150 ساڵ لەمەوە پێش و شیرینەکان پێشتر بەم جۆری ئێستا نەبوون کە هەمە جۆرە بن. ئێستا زۆر جۆری شیرینی هەیە کە بە تایبەتی لە سلێمانیا و سلێمانی ناسراوە بە کۆمەڵە شیرین تایبەت بە سلێمانی خۆی. یەکێکە لەوانە برمەی وشکە کە تایبەتە بە سلێمانی و زایدەن پاقلاو شیرینەکانی تر. ئێمە لێرە زۆربەی جۆری شیرینەکان بەرهەم ئەهێنین لە ناو شیرینێکی خۆمانە لە ناو کارگەری خۆمانە. جۆرەکانی پاقلاو و بابەتی پاقلاو و جۆرەکانی مەعەجەنات شیرینی وشک و جۆرەکانی چێک بۆ بۆنەوە ئاهەنگەکان و یادی لەدایک بوون و ئێمە ستافێکی لێرە کۆمەڵی گەنج کە لێرە کار ئەەکەن هەلێکمان ڕەخسان و بوو کۆمەڵی گەنج کە لێرە کار ئەەکەن ئێمەکو برندێک ماوەی 7 ساڵە بەم برندەوە ئیشەکەین بەم ناوە ئیشەکەین لە سلێمانیا. سپاس بۆخوای گەورەکە زۆر باشە شێف با بزانین ئێوە لەم بەیانیە زووەدا چی شتێکتان دروست کردووە. ئێمە لەبەرەوەی کرێکارەکان کارمەندەکانی ساعت 7 دێنە سەرکار لە ئێستایا تەنها توانیانە هەویرەکان حازرکەن بۆ دروستکردنی بابەتی پاقلاو شتەکان. سەرەتا هەویرەکە ئەشێلن دوای ئەکرێ بە گوڵک و ئەکرێ بە نیوەنان دوای ئەکرێ بە نان لەسەرەوە ئامێرە پان ئەکرێتەوە نانی تەنچی لێ دروست ئەکرێ و دواتر ئەکرێ و بابەتی پاقلاوە زیاتر لە 40 جۆر ئێمە لێرە پاقلاوە دروستەکەین بەس بابەتی پاقلاوەکانمان 40 جۆرە. لەو 40 جۆرە چ جۆرە پاقلەوەیە خواستی زۆر لەسەر ئەگەر بتوانین بە کورتیش باسی چەندانێک لەو 40 جۆرەمان بۆ بکەی شێف. جۆرەکان زۆر ناوانی کە زۆر خواستیان لەسرە بابەتی پاقلاوە کلاسیکەکانی خۆمانن کە بابەتی ئەمە برمەی کلاسیکی پێ ئەڵێن کە زۆر دەمێکە لە سلێمانیا هەیە و باوە خەڵک ئەیناسێ. ئەمە زۆریشترە لە برما ئەم دوو جۆرە لەگەڵ ئەمە پێڵین هێلانە عەش بولبولیشی پێوترێ بە عەرەبی. ئەمانە خواستیان زیاتر لەسرە زیاتر بۆ بۆنەوە ئاهەنگەکان ئەم جۆرانە خواستیان لەسرە. باشە سەرجەم جۆرەکانی شیرنی پێویستیان بە بابەتی هەویرەمەنی هەیە یعنی بۆ منە ئێستاەوە خەریکی ئامادەکردنی هەویر بوون بۆ هەموو جۆرەکانی شیرینی پێویستان بەوەیە کە هەویر ئامادە بکەن. ئەتوانم بڵێم لە 1970 هەر بابەتێک کە پێی بوو ترێ شیرینی پێویستی بە هەویرکاری هەیە. ئەو بڕیتر کە ئەمێنێتەوە کۆمەڵشتی تایبەتن وەکو بابەتی نۆقۆڵ یا بابەتی ئەو شتانە کە ئەویش لە بواری شیرنیەکانە خۆیان ئەبینەوە ئەوان پێویستیان بە ئارد ئیشی ئارد و هەویرکاری نییە. بەڵام ئێمە زلوبیایەکمان هەیە لێرەیەکین کە هەویرە بەڵام ئاردی تیا بەکار نایە بە هیچ شێوەیە تەنها ماست و نیشاستەیە. ژناوە هەموو بابەتەکانی تر هەویری پێویستە بەڵێ. زۆر باشە هەندێک جارە بینین بۆ منە پاقلەواکە یاخود ئەو شیرینیە بەس فستقانی چۆن بڵێ هەستەکە هەر هەویرەکەشی لە فستق دروست کراوە. ئەمە چۆنە شێف چۆن ئامادە ئاکرێت؟ هەویری فستق سەرتا فستقەکە ئەکرێ بە تۆز ئەکرێ بە پودر دواتر لە ڕێگەی شیلەوە یا لە ڕێگەی کولۆکۆزەوە تێکەڵ ئەکرێت لەگەڵ فستقەکەیە و وەکو هەویری لێ ئەکرێت دواتر پانەکرێتەوە چەند زۆر شیرینی دوێ لی بەرهەمیەت یاخود بەکارێتەوە بۆ ناو شیرینی یاخود بۆ ڕووکاری دەرەوەی شیرینی. فستقیش بەپێی ئەوەی خواستی کڕیارە کڕیاری وهەیە
داواکاری لەسەر شیرینی هەیە بە تایبەتی پاقلاوە کە تەنها بە فستق دروست کرابێ زۆر کەسی شەیە لە حەزی لە بابەتی گوێز و بادام و ئەو شتانی ترە باشیانی جیاواز لە گوێز و بادەم و فستەقی شیرنی بە چ شتێکی تر دروست دەکرێت ئاوەکو تۆ ئاماژی پێکەی بکرێ بە هەبیر و بکرێ بە ئارد و دواتر شیرنەکەی لە دروست بکرێت جیاواز لەم سیانی کە تۆ باسی کرد عفو وڵی ڕوون نەبوو پرسیارەکەن شێف ئەڵێم جیاواز لە فستق و گوێز و بایم کە تۆڵی هەویریان لێ دروستەکرێت چ بابەتێکی تر هەیە بەم بابەتە چەرە زیانە ئاوها هەویری لێ دروست بکرێت و دواتر بکرێت بە شیرینیەکی تایبەت ئەمە یەک هەویری ترمان هەیە کە بە ئاردی بادام دروستەکرێت ئەوەی کەمە شارەزایم هەوێت تەنها فستق و بادام و گوێز ئەکرێت لە شێوەی هەویرا دروست کرێتەوە شیرینی لێ دروست کرێت شیرینی ماکارۆنە کە تەنها بە ئاردی بایم و شەکر و هێلکە دروستەکرێت باشە لە چی کاتێکدا ئاردی بایم بەکاردەهێنرێت چێ؟ ئاردی بایم لەو شیرینیانی کە دایتن بەکارێت و بە تایبەت تایبەترین شیرینی کە شیرینی ماکارۆنە شیرینیی ستانداردی جیهانیە تەنها بە ئاردی بایم دروستەکرێت واتە سەرجەم ئەو شیرینیانی کە ئەتوانێت بوترێت بۆ دایت یاخود بەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە ئەم بابەتانە تەنها ئاردی بایم بۆی بەکاردێنێت هیچ ڕێگەیەکی ترەیە بۆ ئامادەکردنی شیرنی بۆ کەسانی کە پارێزی دەکەن یاخود نەخۆشی درێژخایانی شەکریان لەگەڵدایە بەڵێ ڕێگەی تر هەیە ئاردی نۆک کە ئێمە سە خۆمان بەکاری ئەهێنین ئاردی بایم ئاردی جۆ بە دەرەجەیەک ئاردی نۆک شیرنیی زۆر تایبەتی لێ دروستەکە کە پێی ئەوتێن نەخودی شیرنیی زۆر بەتام و زۆر تایبەتیە بەڵام بەبێ شەکر بە پێ پێگاتی شەکر ئەو شیرنی دروست ناکرێت بەڵام ئاردی بایم ئەکرێ بڵێ لەگەڵ بابەتی شیرینکەری تر یەک دووشت هەیە کە شیرینی شیرین ئەکات جگە لە شەکر ئەتوانی بەکاری بێنی باشە چی شتێک شیرینی شیرینەکات بە بێ شەکر بە شێوازێک کە زیانی بۆ تەندروستی نەبێت تەنها ئەوەی کە لە سلێمانیا بەردەست بێت ئەو شەکرە چیمیاویەیە کە نازم جەناوی بینی بێت کە کرێتە چاوە کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە بەکارێن بۆ چا بەڵام بە شێوەی تۆز هەیە ئەکرێ بەکاریبێنی بۆ شیرینکردنی هەر شتێک بتوێت باشە شێف ئەمەیە بگەڕێتەوە لێ ئەو سینیە پاقلەوەیە و شیرنیانی کە ئامادەتان کردو ناوی هەنێکیانم پێ بڵێ چۆنێتی ئامادەکردنی هەنێکیانمە بە باسکات بە چاوان بە چاوان چاو خۆش وەکو پێشتری ئاردی جەنابتم کرد ئەمە کولیچەی گوێزە ئەوەی کە لە سلێمانیا تایبەتە توان بڵێم بۆ یەکەم جار لە سلێمانیا دروست کراوە ئەمەیان برمەیە ئەمە پێی ئەڵێن مەلفوف یاخود لولە ئەوەی تریان پاقلاوی کلاسیکە ئەوەی تریان پاقلاوی مەلەکی پێ ئەڵێن ئەو سەوزە ئەمەشیان برمەی فستقە کە تەنها فستقی تیا بەکار هاتووە ئەو بۆچی پێوترێ مەلەکی شێف لە چی دروستەکرێ معجەناتەکانیش ئەوە تەنها چەندانێکی کەم و ئەتوان بڵم لە 160 پێکهاتی شیرنەکە تەنها فستقە بڕی لە 160 ڕێژێکی زۆر زۆرە بۆ شیرینی باشە ئەی بابی لەسەر معجەناتەکان خواردنیش تایبەتە معجەناتەکان ئەوەی کە لێرە هەیە وەکو چۆرەک بەڵام بە کوالێتی جیاواز کە ئێمە پێگاتەکانی خۆمان شتی جیاوازی تێئەکەین بابەتی شیرینی ئەڵمانی پێ ئەڵێن ئەمە پسکیتە و ناوەکەی مرەبایش تایبەتی تایە مرەباکی خۆمان بۆی ئەگرینەوە ئەمەش نەگەڵ مرەبایی کە لە بازاڕە هەیە ئەوەی کە ئێستا لە بەردەستە لێرە تەنها ئەم بابەتانن بە ئیزافەی ئەم کیکانە کە چێشی بۆنە و یادەکانە لەسەر پلاستیک ڕیارەکانمان هەر جۆر و هەر شێوازی چیان بێ ئێمە بۆیان بەرهەمێنین و بۆیان داوای باشە یەمە سەرکێکەکان بەس با بزانم جیاوازی نێوان ئەو شیرنیە مەلەکیە و ئەو برمەی فستقە چییە هەردووگیان هەر لە فستق دروست ناکرێن
بەڵێ هەردووچان لە فستق دروستەکرێن بەڵام لێرە زیاد لە 40-50 جۆر شیرینیت هەیە هەر یەکە و ناوێکیە بۆی کە شیرینێکی پێ بناسرێتەوە ئەوەی کە فستقی زۆر تیا بەکار هاتووە ناویش تایبەتیان لێناو پاقلاوی مەلەکی ئەوەی تریان برمەی فستقی پێ ئەڵێن ناڵم هۆکارەکە ئەوەیە کە ڕێژێکی زۆری فستقیتیایە بۆیە ناو پاقلاوی مەلەکی باشە با بزانم گرانترین جۆر لە شیرینی کە دروست بکرێ چۆنە ئەو مەلەکیە کە تۆ باسێکێتوانن بڵێ ئەو ینی گرانترین جۆرەکانی شیرینیە لەسەر ئاستی هەموو جیهان ئەگەر بۆ باس کرد گرانترین شیرینی ماکارۆنە ئەو شیرینی کە عرضم کردی وتم لە ئاردی بەیان دروستەکرێت تا ئێستا لە هەموو شوێنێکی دنیاە گرانترین شیرینی لایەوەش بەردەستە؟ بەڵێ باشە شێف ئەم بابەتە پاخڵەوانی تۆ باسە کرد لە کاتی خۆتە زانی لە کاتی بۆ نەو ئاهەنگەکانە بوو گواستنەوەیە ئیتر مارە بڕینەوە ئەم بابەتین ترسینی پاقلەوە نەبێت وەکەوەی هیچ نەکردبێ زیاتر خواستە سەر چ جۆرە پاقلەوایەکە یاخودە شیرینیانەیە کە توێسە نیشانی ئێمەدا بۆ بنەو ئاهەنگەکانی هاوشێوەی بگواستنەوە مارە بڕینەوە بابەتانە خۆی ئەوەی کە ئێمە عادەتمان پێوە کردووە پاقلاو کلاسیکەکە و برمە کلاسیکەکەیە کە بۆ بۆنی ژنهێنان و مارەکردن خەڵک داوایەکە خواستی لەسەرایی ناشتی زۆر تایبەتتر هەیە بەڵام خەڵک بۆچی ئەو شێوازە هەڵەبژێرێ لەبەروی بەکارهێنانی زۆر ئاسانترێکە ڕەنگە مەسەلەن برمەگە لەبەر حەجمەکەی بێت کە زۆر بە ئاسانی کەسەکە توانێت لە کاتی خواردنە بەکاری بێنیا و کەسی کە بۆنەکەی هەیە توانێت پێشکەشی کات ئاسانترێکە بووی خەڵکیش خۆی پێوەگرت و عادەتی پێوەکردو ئەیناسێت هۆکارەکەش ڕەنگە بۆ ئەو گەڕێتەوە کە بە عام خەڵک هەمووی ئەو دوو جۆرە ئەناسن بۆیە ئەوە هەڵەبژێرن زیاتر وەکو پێشتر ئاماژەم پێ هەر لە فرۆشگاکی ئێمە زیاتر لە 40 جۆر بابەتی پاقلاوە هەیە باشە بابینە سەر جۆرە جیاوازەکانی کێکە بۆ بۆنەوە ئاهەنگەکان دروستێکرێ بە گشتی باسێکیەوەمان بۆ بکە کێکەکان کێکی کلاسیکمان هەیە ئێمە کە بە خامە دروستی ئەکەینە خێمە خامەی تەبیعی بەکارهێنین کە کوالیتیکی زۆر بەرزی هەیە لەسەر ئاستی کوردستانیش شێوازی ترمان هەیە لە کێک کە بە هەویری شەکر دروست ئەکرێت پێڵەن فۆندانت ئەم فۆندانتە زیاتر بەکارێ بۆ ئەم بابەتی شکڵ و گوڵ و وەجه زۆر جار ڕووپۆشی کێکەشی پێدا ئەپۆشرێت بۆی کێکە زیاتر فافتر و ڕێکتر دەرکەوێت بەڵام مەسرفی تۆزە گرانتر دەرەچێت بەگشتی هەموو بابەتەکانی شکۆلات و نۆتێلا و بابەتەکانی نەستەلە و بابەتی کاکا و نیسکافا بەکارهێنین لە کێکەکانمانە لەسەر خواستی کڕیارەکان جیاوازترەوە کێشی بۆنەکان کێکی ئاهەنگەکانی مارە بڕین و ژنهێنان جیاوازترێکە جادوایەکی چەند قات دروستەکەین ئێمە بۆ ئەوان لەسەر خواستی خۆیان کێکەکان هەر ئەمانن ئەو تامانی کە بەکارین تیانە هەموو تامی میوەکان لەگەڵ زایدن بابەتی قاو و شکۆلاتەکان باشە ئاردی بەم دەتوانێت لە کاتی دروستکردنی کێکدا بەکار بهێنرێت خۆی لە ڕاستیە شەکری هەویر ئەوەی کە ئاماژەم پێەیە بۆ ئەم بووکەڵەیە کە بەکارێت ئەسڵەکەی ئاردی بایام و شەکر و نیشاستەیە باشە بەڵام ئێستا لە بەروی بایام مەسرفێکی زۆری هەیە گران ئەکەوێت کارگەکانی دروستکردنی فۆندانت ئەم هەویری شەکرە کە پێ ئەوتری عەجینە سوکەر تەنها بە گلوکۆز و نیشاستە و شەکر دروستی ئەەکەنەوە باشە جیاوازی ڕەنگەکان شێف ڕەنگەکان و ڕنگانی بەکارێنین پێویستە ڕەنگی تایبەت بێ بە خواردن ڕەنگی خۆراکی تایبەت بەکاربێنین لە کاتی بەکارهێنانی ڕەنگەکانە ئێمە تامەکانیش بەکارێنینەوە واتە ڕەنگێکی پەمەیی کاتێ بەکارێ بۆ کێشێک پێویستە ئەو تامانی کە تایبەتن بۆ ڕەنگە وەکو تامی شلک
بەکاربێت لەگەڵیا. باشە کێکی دایت یاخود بۆ کەسانی کە نەخۆشی شەکرەیان هەیە چۆن دروست دەکرێت؟ ینی بەدیلی شەکر بۆ ئەم کەسانە چییە؟ من بەڕاستی پێ بڵم بە ڕاشکاوی هیچ شێچێک نییە کە ناوی دایت بێت لەبەرەوەی کە هەر ئاردێک بەکاری بێنیت ڕێژەیەکی لە شەکر و لە نیشاڵەتایە تۆ ناتوانین لە 100% بڵێ ئەمە هیچ زیانێکی تەندروستی نابێت بۆ کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە. ئەگەر تەنها ڕێگەکە ئێمە بۆ چێک بەکاری بێنین لە بەدیلی ئاردا ئاردی گەنمە ئاردی جۆیە. ئاردی جۆش بە ڕێژەیەک شەکر و نشاستی تەیە. ئەی شێف بۆ نمونە ئەو کێکانی کە دروستێکن ئێوە بۆ بۆنەوە ئاهەنگەکان زیاتر خواست لەسەر چ تامێکەیە شوکەڵاتە بێت یاخۆت هەر جۆرێکی تر بێکەوە دروستی دەکەن کێکە ڕەنگاو ڕەنگەکان بەگشتی. زیاتر ئەو شتەکانی کە ڕەنگا و ڕەنگن ڕەنگە کراوەکان بە تایبەتی کچی مناڵ زیاتر داوای ئەکات. ئێمە ئەو چێکانی کە بابەتی ئەفلام کارتۆن و بووکەڵی لەسرە مناڵ داوای ئەکات. ئەو چێکانش کە زیاتر شکولات و نەستەلە و نیسکافی و ئەوانی تیا بەکاریە بە تایبەتی خانمان داوای ئەەکەن. خانمان زیاتر حەزیان بەو بابەتانی. ئەی قەبارەی جیاوازی کێکەکانمەش لەسەر خواستی کڕیار دیاری دەکرێت. ئەمە پاقلاوە کلاسیەکەی ئێمەیە. بەڵێ بەڵێ. ئەدە باسی پاقلاوە کلاسیکی خۆشتانم بۆ بکە هەردوویەوە. بەشی چەند نەفەر بکات. ئەمە پاقلاوە کلاسیە کە باسم کرد ژێرۆی دروست کراوە. ئێستا و جۆزێکە بۆی ئامادە کراوە کردومانەتە ناویەوە. ماوە تۆ سەرۆی کە دا بپۆشرێ و پاقلاوەکە ببڕدرێ و بچێتە ناو فەڕنەوە. باشە ینی بەس گوێز لە بەکارهێنانی ئەم جۆرەیە بەکارهێنن ئەتوان بۆ منە لەسەر خواستی کڕیارەکە فستەق باەم شتێکی تریوا بەکاربێنن. ئەمە گوێز بەڵێ بە دڵنیاییەوە کڕیارەگەر بە تایبەتی داوا بکە هەر شتێکی بێ بۆی بەکارین. بەڵام ئەو تام بۆ نشکە لەم پاقلاوە کلاسیکە بەکارێت بریتێ لە تامی هێل و دارچین. باشە تایبەتی بۆم پاقلاوە کلاسیکە. باسی بۆ نەکرد شێف ئەمێ باسێکی بۆنی شیرینیم بۆ بکەی بەگشتی. من زۆر بەکەمی بۆنی شیرینیەکەم. و کارەکەی چییە و هەروها ئەگەر بۆنی تێدا بەکار بهێنرێت چ جۆرە بۆنێک زیاتر بە بۆنی شیرنیە ناسێتەوە ینی. زیاترگەمە بگەڕینەوە بۆ بابەتی پاقلاوەکان ئەوەی کە ئێستا شیرینی بۆنی زۆر کەمە یاخود بۆنی نایە بۆ کارەکەی گەڕێتەوە بۆ بەکارهێنانی ڕۆنی خراپ کە بەداخەوە ڕۆنی خراپ زۆریەتە وڵاتی ئێمەوە. ئەو ڕۆنانی کە کوالیتیان زۆر نزمە هیچ مواسەفاتی شانتیانی و لە وڵاتی ئێمە ساغەکرێتەوە. لە بەکارهێنانی شیرینیشە ئاساسترین شت بە تایبەتی پاقلاوە ڕۆنە. بزانین چ جۆرە ڕۆنێک بەکارێنی تامبوونی کۆیلەتی ئەو ڕۆنە ئەوە زۆر گرنگە بۆ بابەتی پاقلاوە. ینی گەر پاقلەوەیەک بۆنی خۆش بێت توانین بڵێن ڕۆنەکەی باشە کە تێیدا بەکارهێنرا؟ بەتەئکید بۆنی پاقلاوە سەرەتا لە ڕووکاری دەرۆی بۆنی ئەکەیت وەکو تام و بۆنی ناوەش ترکێتۆ سەرۆ شێفە ئەو وەستایی کە دروستی ئەکات چی بەکارێنێ لە ناو پاقلاوەکە یاخود لە کاتی شیلەکردنی پاقلاوەکە چونکە بە سێ مەرحەلەیە مەرحەلە یەکەم لێرە دروست ئەکرێت گوێزی تێ ئەکرێت تام ئەو تام و چێژەی کە تی ئەکرێت تامی هێل و دارچین بۆ ناو شیرینێکە دواتر ئەو بۆنی کە پێویستە لە پاقلاوەیەک بۆنی بێت بریتێ لە ڕۆنەکەی ئەو مەرحەلەی دووەم مەرحەلەی سێهەم ئەکرێت تام و بۆن دیسانەوە لەگەڵ شیلەکە تێکڵاو بکرێت. زۆر کەس حەزی لە تامی گوڵاوە هیکاتە ناو شیلەکەەوە زۆر کەس حەزی لە تامی ڤانەلایە لە ناو شیلەکە بەکارێنێتەوە. زۆر باشە شێف ڕێباز عەلی سپاس بۆی ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵ ئێمە بووی زۆر سپاس بۆ تەواوی زانارەکان سەبارەت بە جۆرە جیاوازەکانی شیرینی و چۆنەتی ئامادەکردنیشیان. لە خزمەتتانم سپاس بۆ جەنابتان ئەرتان کێشە بۆ بەسەرکردنەوەی ئێم و بۆ ورژاندنیان بابەتە. زۆر سپاس بۆ تۆ شێف خۆشەویستان تۆری یەکەمی پرۆگرامەکەمان پێشکەش